بخير انا والله باران ندي والله بيجي سبيع مكتب ونوروز اگر نوروز سری ساڵی نێوبوونەوەیە نێوبوونەوەی ساڵێکی تازەیە جەژنێکی پیرۆزی گەلی کووردە پیرۆزبایی جەژنی نەورۆز لە تەواوی هەڤاڵان و گەریلاکانی شاخ دەکەین بە پیرۆزبیانە دەکەین بە بۆنێ ئەو سەرکەوتنە مەزنانەی کە لەم دوات تۆماریان کردووە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازیین دووبارە پیرۆزبایی لە سەرۆکی نەتەوەی پرسەرۆک ئاپۆ هەموو سەرکردەکانی کە لە قەندیل و لە شاخدا خەبات دەکەن لە پێناوی ڕزگاری گەلەکەماندا تێدەکۆشن دووبارە پیرۆزبیان دەکەین و زۆر سواز بۆیەوە بەنگاڵی چێ خەڵک بەشداری لە نەورۆزی قەندیلدا داواکارم لە زۆربەی خەڵک لە هەموو چون و توێژەکان لە خوشکان لە برایان لە گەنجەکانمان کە بە گیانێکی پڕ لە حەماسەت و خۆشەویستی و بەشداری لە ئاهەنگی نەورۆزی قەندیل بکەن بۆ ورە بەرزبوونەوەیەک بۆ ئەو گەلیلانەیە کە لە شاخدا خەبات دەکەن لە پێناو ڕزگاری خوازی لە پێناو ڕزگاری گەلەکەماندا. الدعوات نعمل يخوفهم ونوروز النار الكندية